لیژنەی تەچیزکردنی نەخۆشخانەی میهرەبانی کۆبووینەوە زۆر بە خێراتینی کاک بارزانی دەکەین کەوا بەڕێوەبەری گشتی شەریکەی ستۆرسیا توانیمان ئەلحەمدولیلا سێ ئامێری پێشکەوتووی ئەڵمانی بکڕین لە بۆ نەخۆشخانەی میهرەبانی تاوەکو هیچی تر نەخۆشی هەژار زیجی نەکرێتەوە لە بەڕی خەلە کۆرەی بتانین نەشتەرگەری بەردی زەرداو بکەین بە جوانترین و باشترین ئامێر پیرۆستان بیتن خۆشەویستانی میهرەبانی پیرۆستان بیتن نەخۆشە هەژارەکان ئەمە هەینە و براین گۆینەوە بە پشتیوانی خۆی گەورە دڵسۆزی و لێزانی نرخی گونجاومان کردیتە سیمەی میهرەبانی. زۆر سوپاس لە بۆ کاک بارزان و شەریکەی ستۆرس. من ناوم بارزانە بەڕێوەبەری گشتی و خاوەنی کۆمپانیای جینیسکۆپم وەکیلی شەریکەی کار ستۆرزی ئەڵمانینە کە اختصاصمان نازوور و ئەو شتانەیە زۆربەی خستخانەکانی کوردستان و عێراق ئەلحەمدولیلا ئەمە تەچیزمان کردیە. کار ستۆرزی ئەڵمانی یەک لە شەریکە باشەکانی دنیاە لە ڕووی کوالیتی و باشی و خزمەتگوزاری پێشکەشکردن بە دکتۆر و بە ستاف لە ڕووی ڕاهێنان و ئەو شتانەوە. ئەوڕۆ تقریبان خەریکەی 2 ساڵە لەگەر میهرەبانی بەردەوامین ئەلحەمدولیلا ئەوڕۆ گەیشتنە عەقدی کۆتایی بڕیارماندا بە دانانی 3 ئامێری فول HD ئاخر مواسەفات لە بۆ خستخانەی میهرەبانی لەگەر زۆربەی سێتاتەکان هەر هەموو سێتات و جیازەکانمان ئاخر مۆدێلە ئاخر مواسەفاتە و ئەوە ئینشاءڵڵا ئەوە یەکەم ئیش و کۆتاییشمان نابی لەگەر میهرەبانی بە بەردەوام دەبین لەگەڵیان هەر لە کاتی دانانی جیازەکان و پاژۆی کە جیازەکانمان دانا بەردەوام دەبین لەگەڵیان لە سەرڕاهێنانی دکتۆر و ستافەکان کۆی مەبلەغی پارەکەش تقریبان 390,000 دلاری ئەمریکیە.